دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەستگایەیە کە هەمیشە لە خەمی باشترکردنی بژێوی ژیانی هەژار و نەداران و بێباوکان دابووە بۆ ئەم جەژنەش وەکو نەریتێکی ساڵانە بە یارمەتی خواپێداوانی شاری هەولێر لەژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەری لە کوشتارگەی شارەکە هەڵسا بە ئەنجامدانی سونەتی قوربانی کردن. وەکو دەستگای خێرخوازی بەخشین نەریتی ساڵانەی خۆی بە دومی ساڵ دەبێت ئێمە هەدەفین بە ئەنجامدانی پرۆژەی قوربانی. دیارە ئەم پرۆژەیە لەلایەن خێرخوازانەوە دەبێت کە ئاژەڵەکانی خۆیان دەگەێنن بە نووسینگەکانی بەخشین و لاولێر و سلێمانی تەواوی نووسینگەکانی تر ئێمەش لە کوشتارگەکان بە تایبەتی کوشتارگەی سلێمانی و کوشتارگەی هەولێر قوربانیەکان ئەنجام دەدەن. لە دوم ڕۆژی جەژندا لە نووسینگەی سلێمانی زیاتر لە 200 ئاژەڵ کرا قوربانی و هەروە لە شاری هەولێریش کە ئەمڕۆ لە سێم ڕۆژی جەژنداین زیاتر لە 80 سەر ئاژەڵمان کردە قوربانی و لێرەشەوە سوپاسی کوشتارگەی هەولێر دەکەین کە هاوکاری باشمان بوو و بێ بەرامبەریش دیارە کارەکانی ئێمە جێبەجێ کرد و سوپاسی ئەو تیمەش دەکەین کە خۆبەخشانە ئەوڕۆ لەگەڵمانن. زیاتر لە 400 خانەوادە ئێمە گەشتی قوربانی پێ دەدەین کە پێکاتون لە بێباوکان زیاتر لە 300 بێباوک و خەڵکی فەقیر و هەژار و نەخۆشان دەگرێتەوە. خەمخۆری دەستگای بەخشین بۆ تێرکردنی سچی برسی منداڵی بێباوک و کەم درامەت و کەم ئەندامەکان وای کردووە ساڵ بە ساڵ خواپێداوانی زیاتر متمانە بە بەخشین ببەخشن. بەشێک لە دایکە یەتیمەکانیش دوعای سەرکەوتن و سەرفرازی بۆ بەخشین دەکەن. داواش لە سەرمایەداران دەکەن زیاتر هاوکاری مادی بەخشین بکەن بۆ ئەوەی زۆرترین هەژار لە پرۆژەکانی دەستگاکە سوودمەند بێت. دەستخۆشی لەو خێرخوازانەکەین کە لەلایەن بەرنامەی بەخشین و قوربانیانە بۆ منە لە بێباوکانە تەرخان کردووە. ئینشاڵڵا نمونەیان زۆرە بە لە کۆمەلگامان زۆر سپاس بەرنامەی بەخشینەکەین کە بۆ منە لە بێباوکانە ماندی بوون. بۆ ئێمە گەلک باش و زۆر سپاسیانەکەین. ئینشاڵڵا بەردەوامیشە بن. معدل بەردەوامە بن بۆ ئینشاڵڵا خێر خۆشیشەکەوێتە ناو ماڵ و منالیان. خوا خێریان بنووسی یارمەتیمان زۆردایە لە هەموو شتێک. خوا بەرەکەت بێتە ناو ماڵویان ناو منداڵیان لە قیامەت لە دنیا بیان پارێزی خوایە. بەخشینیش خوا هەرناگری زۆر پێمان و ماندیە زۆر ئەوەیان کردیە زۆر یارمەتیمانیاندایە لە هەموو شتێک. زۆر سپاسی بە دەستگای بەخشین دەکەین کە یارمەتیمان دەدەن ئەو خێرخوازانش زۆر سپاسیان دەکەین و خواپایداریان کە یاڕەبی و سارەکە لێرە زۆر پێمان ماندینە و زۆر هاوکاریمان دەکەن و زۆر سپاسیان دەکەین. دەستخۆشیان لێکم خۆی سەرکەوتوو بن خۆی گەورە ئەجر و پاداشتیاندا ئەوان خێرەکەن بۆ ئێمە خۆی گەورە بۆوانش بە ئەجر و پاداش بین و سێ خوایە سەرکەوتوو بن تەمەنیان درێژ بێ زیاتر خوایە دڵان گەورەتر بێ زیاتر خێر بکەن خوایە خۆی گەورە سەد ئەوەندەیان بداتێ. خوا خێریان بنووسی ڕەبی خوایە معاشی دەدەن خێری دەدەن خوا خێریان بنووسی یا ڕەبی نمونەیان زۆر کە خوایە خوا سەلامەتیان کە یا ڕەبی خۆی گەورە پاداشیان دات یا ڕەبی خوا نمونەیان زیاد کە یا ڕەبی خوارەدە دووبارە لەلایەندا یا ڕەبی وازمان زۆر باش بوو تیاوان هاکاریمان دەکەن دەستایان خۆش بیا ڕەبی خوا پاداشیان داتەوە. ئەم داکەیەتی من پێشوازی لەوە خۆشەویستیان دەکەم ئەوەی هێت هاوکاریمان دەکات خوا خێریان بنووسی و خێریان دەگاتی ئەگەر کوی هاوکاریمان بکەن و دیارە هەردەم ئەمەیان بەبیرە. ماوەی چەند ساڵێکە دەستگای بەخشین لە جەژنی قوربان پرۆژەی قوربانیکردن ڕادەگەێنێت بۆ ئەم ساڵیش تەنها لە شاری هەولێر و سلێمانی نزیکەی 300 سەر ئاژەڵی گەورە و بچووک لەلایەن دەستگاکەوە کراوەتە قوربانی. هاوکات ساڵانە جگە لە پرۆژەی قوربانیکردن بە هەزاران هەژار و نەدار بەبێ جیاوازی لە پرۆژە جۆر بە جۆرەکانی بەخشین لە سەرجەم نووسینگەکان لە شار و شارچکەکان سوودمەند دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.